بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادۆبوانی بەڕێز میوانانی قەدرگران، بەناوی دەستەی کارگێڕی کۆمەڵگەکەمان قۆناغی باخچەی منداڵان، بە خێراتنتان دەکەین بۆ مەراسیمی ڕۆژی جیهانی منداڵان، بۆ ڕۆژی چەسپاندنی مافی منداڵان. ئامادەبوونتان مای شانازیە بەخێربێن سەرچاوان. بەڕێزان، مەراسیمەکەمان بە دەقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان لە ڕێگەی کوردستان دەست پێ دەکەین. تکایە بفەرمون. لە 20 تشرینی دووەم ڕۆژی جیهانی مافەکانی مناڵە. لە ساڵی 1970دا پێشێلکردنی مافەکانی مناڵان خرایە ڕۆژەوە. لەو ڕۆژەوە هەوڵدرا ڕۆژێ بۆ پاراستنی مافەکانی منداڵان دیاری بکرێت. لەسەر ئەو داوایە لە ساڵی 1925 کۆنفرانسێک لەسەر باشبوونی بارودۆخی منداڵان لە جنێڤ بەڕێوە چوو. لەو کۆنفرانسەدا 54 خاڵ بۆ مافەکانی منداڵان پێشکەش کرا. لە 20 تشرینی دووەم وەک ڕۆژی جیهانی مافەکانی منداڵان پێشنیار کرا. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا سۆزان خۆشەوی دەکەین بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەی شەقڵاوە وتەی بە خێراتن پێشکەش بکات. بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا بەناوی دەستەی کارگەڕی کۆمەڵگاکەمان بە خێرهاتنی مەیوانە بەڕێزەکان دەکەین. کاک کاروان کەریم خان قایمقامی قەزای شەقڵاوە، بەڕێز مامۆستا لوقمان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەڕێز مامۆستا خزر بەرەوبەری پەروەردەی شەقڵاوە، هەموو میوانە قەدرگرانەکان بەپێی پێگە و شوێنی خۆیان مامۆستایان فەرمانبەران بەخێربێن سەرسەر و سەرچاوانمان. ئامادەبوانی بەڕێز، خۆشحاڵم بەختەوەرم ئەمڕۆ هەمومان پێکەوە بەشدارین لەو مەراسیمە خنجیلانە و شایستەدا، ئەویش یادکردنەوەی ڕۆژی چەسپاندنی مافی منداڵە. پەیامم لێرەدا یەکەم جار پیرۆزبایە لە گشت منداڵانی جیهان، بە تایبەتی منداڵانی کوردستان، پەپولە جوانەکانی ئەو بەخشە جوانە پیرۆز بێ لێیان 1000 جار. پەیام لێرەدا لەو ڕۆژە جیاسپاندنی مافی منداڵ تەنها ڕۆژێک نییە بۆ یادکردنەوە، بەڵکو پێداچوونەوەی ساڵانە بەوەی کاتا چەند تواندرایە مافی ئەو توێژە گرنگەی کۆمەلگا جێبەجێ بکرێتن. لەم ڕۆژەدا داوا لە حکوومەت و دام و دەستگا حکومی و نەحکومی و خێزان و هەموو تاکێکی کۆمەلگا دەکەم پابند بی خۆیان بەڕێکەوتنامەی مافی منداڵان نوێ بکەنەوە، کار بکەن بۆ نەهێشتنی توندوتیژی و کارپێکردنی منداڵ و هەژاری و بێپەشبوون لە خوێندن و ژینگەیەکی لەبار بۆ گەشەکردنیان تەواوی منداڵان دابین بکەن. لەم ڕۆژەدا جیهان سەیری منداڵ وەک کەسایەتێکی خاوەن ماف دەکات، نەک تەنها وەک داهاتوێک، بەڵکو وەکو ئێستایەک کە پێویستە بە پاراستن و گرنگی پێدان بە مافەکانیان. جێبەجێکردنی مافی منداڵ تەنها بەرپرسیارەتی لایەنێک نییە، بەڵکو پێویستە بە هاوکاری و هەماهەنگی نێوان هەموو لایەنەکان هەیە. پاراستنی ئەم مافەیەکێکە لە گرنگترین ئەرکەکانی کۆمەلگای مرۆڤایەتی، پێویستە هەموو لایەک هەوڵی بەردەوام بۆ جێبەجێکردنی بدەن. دیسان بەخێرهاتینی هەر هەمووتان دەکەم، بەخێر بێن سەرچاوان. لێرەداش بە پێویست دەزانم دەستخۆشیەکی زۆر لە بەڕێوەبەری بەڕێز شەونم و مامۆستا و فەرمانبەران بکەن کە نمونەیەکی جوانی دڵسۆزی وەفایی لێرە دەبینم. بە دڵێکی خۆش بە جۆش و خڕۆشەوە پێشوازی هەموو بەیانێک بە حەفلەوە لە منداڵەکان دەکەن و هیوای بەردەوامیان دەخوازم و هەر سەرکەوت و سەرفراز بن. دیسان بەخێر بێن سەر و سەرچاوان. زۆر سپاس بۆ مامۆستا سۆزان خۆشەوی بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەی شەقڵاوە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا شەونم دەکەین بەڕێوەبەری باخچە وتارێکمان پێشکەش بکات. بەڕێز کاک کاروان کەریم خان قایمقامی قەزای شەقڵاوە، بەڕێز مامۆستا لوقمان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەڕێز مامۆستا خزر بەڕێوەبەری پەروەردەی شەقڵاوە، میوانانی قەدرگران، هەر یەکەو بە پێگەی شوێنی خۆیان سەرپەرشتیار و مامۆستایان و پەپولەکانی باخچەی منداڵان. خۆشحاڵین ئەمڕۆ هەموومان پێکەوە بەشدارین لە مەراسیمی ڕۆژی چەسپاندنی مافی منداڵان بەخێر بێن سەرچاوان. ڕۆژی جیهانی مافی منداڵان ڕۆژی 20 تشرینی دووەم وەکو ڕۆژی جیهانی چەسپاندنی مافی منداڵان دیاری کراوە. گرنگێکی زۆری هەیە ئەو ڕۆژە کە ڕێکەوتی پەسەندکردنی ڕێکەوتنامەی
مافەکانی منداڵان لەلایەن ڕێکخراوانی نەتەوە یەکگرتوەکانەوە لە ساڵی 1989 وەکو بانگەوازێکی گەردوونی دێتە هەژمار بۆ پێشکەشکردنی پاراستنی منداڵان لە سەرتاسەری جیهان. ئامانجی سەرەکی ئامانجی ئەم ڕۆژە ئەوەیە کە لە کۆمەلگایەک نێودەوڵەتی بە گرنگی پێدانی مافەکانی منداڵ هۆشیار بکاتەوە هەوڵەکان یەک بخات بۆ دابینکردنی ژیانێکی شایستە بۆیان. مافە سەرەکیەکانی منداڵان ڕێکەوتنامەی مافەکانی منداڵان 4 بنەما سەرەکی تێدایە کە دەبێت ڕەچاوی بکرێن. مافی یەکسانی و جیاوازیکردن نابێت جیاوازی بکرێت لە نێوان منداڵاندا لەسەر بنەمای ڕەگەز، ڕەنگ، ئاین، نەژاد یان باری کۆمەڵایەتی. مافی خوێندن هەموو منداڵێک مافی خوێندنی هەیە. مافی باشترین بەرژەوەندی منداڵان لە هەموو بریار و کارێکدا دەبێت باشترین بەرژەوەندی منداڵ لە پێش هەموو شتەکەوە بێت. مافی ژیان، مانەوە، گەشەکردن. هەموو منداڵێک مافی ژیان و مانەوەی گەشەکردن هەیە بە شێوەیەکی تەندروست و سەلامەت. مافی بەشداری و دەربڕینی و ڕابۆچوون. مافی منداڵ کە ڕابۆچوونی خۆی دەردەبڕێت لەو بابەتانەی پەیوەندیان بەخۆیەوە هەیە و بۆ چوونەکەی و بە هەند وەربگیرێت. لە کۆتاییدا پێویستە لەم یادکردنەوەدا گشت مافەکانی منداڵان بپارێزرێن و دەست بەر بکرێن و گرنگیان پێ بدرێت و سوپاس بۆ ئامادەبوونتان و گوێگرتنتان. ئەمڕۆکە بەشداریمان کرد لە چاڵاکێکی تایبەت بە چەسپاندنی مافەکانی منداڵان لە بەڕێوەبەراتی پەروەردەی شەقڵاوە کە تایبەت بوو بە چەندین چاڵاکی جۆراوجۆر کە لەسەر ئاستی باخچەی منداڵانی کۆمەلگای پەروەردەی شەقڵاوە ئەنجامدرا کە چاڵاکی جۆراوجۆری تێدا ئەنجامدرا دەستخۆشیان لێ دەکەین کە هیوادارین ئەم جۆرە چاڵاکیانە بەردەوام بن تایبەت بن بە منداڵان بۆ زیاتر خۆشویستنی منداڵان بۆ ناوەندەکانی خوێندن. دەستخۆشی لە باخچەی منداڵانی کۆمەلگەی پەروەردەی شەقڵاوە دەکەین کە ئەم چالاکیان ئەنجامدا بە شێوەیەکی گشتی باخچەی منداڵان یا باخچەی ساوان ڕۆلێکی گرنگ و کاریگەریان هەیە لە پەروەردەکردنی ئەو منداڵانەی کە سەرەتای تێکەڵبوونیانە بە کۆمەلگەوە دەستبار و یارمەتیدەری خێزانەکانیان بەو ڕاهێنانەی بکە بۆ منداڵانیشی ئەنجامەدەن ئەو کاریگەریانە بیت کە مافەکانی منداڵان پێیان بناسێنن ئەلبەتە لەو تەمەنە نینە کە شارەزایان لە مافی خۆیان هەبی بەڵام ئەوانە یارمەتی دەرێکن بۆ ئەوەی کە مافەکانی خۆیان دەستەبەر بکەن و هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ دەخواست. بەڵێ بێگومان نەکرد لە ڕۆژێکی تایبەتدا بەڵکو بە بەردەوامی باخچەکانی منداڵان بە تایبەتی ئەو شوێنێکی ئێستا لێنە ئەم یادانە ئەکەنەوە و ئەمەش دەی هۆیەکە بۆ شادیهێنی بۆ قوتابیان مامۆستایان و هەروەها فەرمانبەرانی ئێرەش و بۆ ئێمەش. ئەوڕۆ بەشدار بوون لە یادکردنەوەی چەسپاندنی مافی منداڵ لەو مەراسیمە تایبەتەدا کارمان
بیرهینانەوەیە هەموو چین و تێژەکانە و دام و دەستگای حکومی و ناحکومی و کە کار بکرێتن لەسەر دابینکردنی مافی منداڵ دوور بخرێتەوە لە کارکردن لەسەر جادا درێژە بە خوێندنی خۆی بداتن مافی یەکسانیان هەبێتن پارێزراو بن هەموو مافەکانیان هیوادارم کار لەسەر هەندێ بکرێتن مەش وەکو کۆمەڵگەی خۆمان دەستخۆشی لە تەواوی ستافی باخچەی منداڵان دەکەم کە زۆر بە دڵسۆزەکە لە سەر ئەو شتە دەکرێتن هیوام خوازم نەوەیەکی پەروەردەیی پڕزانست و هەموو مافەکانی دابینکرابی بە بەخشین بە کۆمەڵگەکەمان.